کەژاڵ خەریکی پرۆڤەکردنە و ئامادەکردنە هاتوو کەژاڵ ئەم کاتە و باش ئەگەر تۆ نزیکتر بینەوانێ هاتنەوەی تۆ دەنگی تۆ وەکو پێشتر باسمان کرد بۆ هەر ژنێک بۆ هەر چاکێکی کورد زەرورە و تۆ لە بیرەوەری ئێمەیا هەیت منەمێ زیاتر قسەکان لە جاری خۆتۆ گوێمانەی بێت. سپاس دەکەم بۆ پێشەکێ جوانت. دوای 10 ساڵ هاتوومەتەوە کۆڕێکی شعری لە سلەیمانیەکەم و بە نیازی ئەوەم لە هەولێر و دهۆکیش هەمان کۆڕ بکەینەوە. لە 11 2010 کاتژمێر 6 ئێوارە لە سینەما سالم کۆڕە پێشکەشەکەین. زۆر جیاوازە لە کۆڕەکانی کە هەمومان چوین و ئامادە بووین. جیاوازێکە لەوەیە کە تیپی میزیکی کچانی مەحوی بەشداریەکەن لەگەڵمانە. ئەم گۆرانیەکی تایە کە شعرەکە نووسینی منە بێجگە لەوەشی کە لەگەڵ شعرەکانە میزیکیان هەیە. تیپی سەمای با لەیزینیش کە تیپی سەمایەکی ناسراون ئەوانیش بەشداریەکەن بە چەند تابلۆیەکی جوان وەکو گزارشکردنێک لە ئەوەی بەجەستە ئەتوانرێ وشە بدرکێندرێ. ئەمانەوەی ئەم مەسیجە بگەێنین کە پێشتر پرۆژەی ترم هەبووە لەگەڵ ڕەنگ لەگەڵ تابلۆ شێوەکاریەکانە شعرمان کردووە بە تابلۆ بووە بە شعر ڕەنگ تێکەڵ بە وشە بووە. ئێستا جەستە تێکەڵ بە وشە بێ. ئەمە کارێکی نوێیە. هیوادارم کە بۆ لەمەولا کۆڕی زۆر جیاواز ببینین لە هەموو شارەکانی کوردستان بەبێ جیاوازی. سەر پرۆژەی خۆ دیارەکە تۆ ماوەی 10 ساڵە دوورکەوتوی دێتەوانێ لە دوای ئەم کۆڕە شاریە بەرهەمی ترتە بێ یاخۆ درێژە بە چالاکیەکانی ترتەی دیارەکە تۆ تەنها شاعیرنی نووسەرێک و هەم هەروەها ڕۆژنامە نووسیشی و یەکەم بەرنامەشت وەکو بینەرێک هەر لە بیرمە لە هەر باخێک ژنێک. ئەمێ بزانم پرۆژەتە بێ لەم جۆرە؟ لە هەر باخێ ژنێ و هەر ژنێ و دژە باو ئەمانە لە کورسات هەم بوون. کاری بێژەری لە خەیاڵمانیە لە ئێستایا بەڵام کۆمەڵێ دیوانە شعرێکم هەیە کۆمەڵە شعرێک لەم ساڵە چاپە بێ. لەم کۆڕەیە هەنێ لەو شعرە نوێیانە خوێنمەوە دیارە ینی زۆربەی شعرەکانی کەی خوێنمەوە نوێ ئەبێ. بۆ خوێنەرەکانم هەندێکیشی بۆ یادهێنانەوەی هەندێک شعر کە لە یادەوەری خوێنەر و گوێگری خۆما ماوەتەوانێ. بیر لە کاری ڕۆژنامە نووسی ناکەمەوە. ئێستا زیاتر پرۆژەکانم ئەدەبین. کتێبێکیشم هەیە لەسەر کوردەکانی ئەردەن ئەو 10 ساڵە کە کارم لەسەر کردووە ئەویش بە چاپە گەێنم. ئەمە پرۆژەکانی ئایندەمە. هەنێ پرۆژەی تریش هەیە کە دواتر گوێبیستی ئەبن. گەم لە بەرهەمێک بێت هەمروەها ئەگەر هاوکارانمان لە کچانی مەحوی شاوکاریمان بکەن بۆ ئەوەی کە شارەکەیت بڵیت وەکو بەرهەمێکی خۆت چ شتێک ئامادەیە؟ ئەوەی ئێستا پرۆڤەمان لەسەرە کرد مەهێڵە لەدایک ببم. هەر کۆپلەیەکتان بۆ خوێنمەوە بۆی بێن لە کۆڕەکە گوێی لێ بگرم. بە مەرگانە بە ژیاندا نامەیەکی چاوتەڕم بۆ ناردووی دایکیان. مەهێڵە لەدایک ببم ڕام وەستێنە لە پشتی کۆماوەی باوکمە تا سەردەمی نەمانی شێرەکە بە چرپە بە خودا بڵێ من دەمەوێت لە سەردەمێکی باشتردا کۆرپەکەم لەدایک ببێت. دەستی ئەوەش سەرکەوتم. دەست خۆش بێ بەڵێ ڕەشە لەگەڵ هەنێ لە وێنەکانە بەجێتانەیەڵم کە دیارە لە ئێستایا بە شێوەیەکی گشتی پرۆڤاکەن. ئەممانی کە بەشداریان کردووە گروپی لێزین بۆ سەما هەروە کچانی مەحوی بۆ مۆسیقایەکەمان بە شێوەیەکی گشتی کلاسیکن و هەروە چالاکیەکە یان کۆڕەکە لەلایەن گروپی سۆفیاوە ئەنجام دراوە.